ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆیی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەوا. سەپاندنی حکمی 8 مانگ زیندان بەسەر دایەمینا سوڵتانی. بەرزبوونەوەی ژمارەی دەست بە سەرکراوانی شاری کامیاران بۆ 4 کەس. داخوازی عەبدوڵڵا ئۆجەلان لە پارتی کرێکارانی کوردستان بۆ چەکدانان و هەڵوەشاندنەوەی ئەو حیزبە. مانگرتنی کرێکارانی مترۆ لە تاران و راپۆرتێک لەسەر توندوتیژی دژ بە منداڵانی بەلوچ لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە. سەپاندنی حکمی 8 مانگ زیندان بەسەر دایەمینا سوڵتانی. دایەمینا سوڵتانی زارع دایکی دادخوازی شەهریار محەممەدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن لە قی سەدویەکی دادگای تاوانەکانی بۆکانەوە حکمی 8 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. ئەو دایکە دادخوازە پاش کوژرانی کوڕەکەی لەلایەن هێزەکانی ئیدارەی دڵاتەوە هەموو کات بۆ وەدیهاتنی عەداڵەت دژ بە کۆماری ئیسلامی و بەکرێگیراوانی ڕاوەستا دوجار و لە ڕێکەوتی 21 خەرمانانی ئەم ساڵ لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کرا و پاش 21 ڕۆژ لێپرسینەوە بە دانانی بارمتا ئازاد کرابوو. میلاد محەممەدی برای گیانبەخت کردو شەهریار محەممەدی بە بڵاوکردنەوەی پۆستێک لە ماڵپەڕەی فەرمی خۆیدا ڕایگەیاند کە حکومەکە بەبێ بەشداری پارێزەرێک بۆ بەرگری لەو دایکە دادخوازە و بە شێوەی زارەکی ڕاگەندراوە و تەنانەت ئەو مافەش بە دایەمینا نەدراوە کە خۆی دیفاع لە خۆی بکات. بەرزبوونەوەی ڕێژەی دەست بەسەرکراوان لە شاری کامیاران. ڕۆژەی چوارشەممە هەشتی ڕەشەممە سێ هاوڵاتی لە شاری کامیاران لەلایەن هێزەکانی ئیدارەی دڵاتی ئەو شارەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە پێی راپۆرتەکان ئەم سێ هاوڵاتیە کە ناوەکانیان بریتین لە محەممەد میرزا ڕەحمانی، جەبار ئیبراهیمی و هێمن ئیبراهیمی پاش دەست بەسەربوونیان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکان هێشتا چارەنووسیان دیار نییە و زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگررتنیشیان لە بەردەستانیە. پێشووتر لەلایەن ناوەندی هەواڵی کۆمەڵەوە دەست بە سەرکردنی هاوڵاتیەکی دیکە بە ناوی موسا تابعی لە شاری کامیاران ڕاگەیاندرا بوو. بەم جۆرە ژمارەی دەست بە سەرکراوان لەو شارە بۆ 4 کەس بەرز بووەتەوە. لە سێدارەدانی نۆبەندکراو لە زیندانەکانی قەزل حەساری کەرەج و دیزەڵابادی کرماشان. ڕۆژەی چوارشەممە بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بان قەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قەزل حەساری کەرەج و دیزەڵابادی کرماشان لە سێدارەدرا. بە پێی راپۆرتەکان سێ بەندکراو بە ناوەکانی میلاد مورادی تەمەن 27 ساڵ، عەلی چشمە سفیدی تەمەن 31 ساڵ و محەممەد فەرەیدونی بە تۆمەتی کوشتنی بان قەست و هەروەها سێ بەندکراوی دیکە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە ناسناویان لە بەردەستانیە لە زیندانی دیزەڵابادی کرماشان ئەعدام کراون. هاوکات حوت بەندکراوی دیکە بە ناسناوی عەلی ڕەزا بە ساتینیا تەمەن 23 ساڵ، سەجاد ئیقباڵی گەراوند، مستەفا ئەژیر، بەهمەن هوشمەند، موسێب عەزیزی بە تۆمەتەکانی کوشتنی بان قەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و زیندانیەکی دیکە بە تۆمەتی هاوشێوە لە بەندیخانەی قەزل حەساری کەرەج لە سێدارە دراون. بانکهێشتی ئیسا ئیبراهیمزادە بۆ بەندیخانەی نەغەدە. ڕۆژی پێنجشەممە ئیسا ئیبراهیمزادە لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینا سەرەڕاییان لە دەستانی منداڵەکەی بۆ زیندانی نەغەدە بانکهێشت کراوە. ناوبراو پاشگیانە دەستدانی منداڵەکەی بە ناوی ئارێز بەهۆی پێداچوونەوەی بنەماڵەکەی مرەخەسیەکی 5 ڕۆژەی پێدراوە. ئێستا سەرەڕای خراپی دۆخی دەرونی و جەستەیی ئەو بەندکراوە لەلایەن زیندانی نەغەدەوە بانکهێشت کراوە و ئەیسا بەناچار خۆی ڕادەستی و بەندیخانەیە کردووە. جێگای ئاماژەیە لە کاتی نەخۆشی منداڵەکەیدا لەلایەن بەرپرسانی زیندانەوە مرەخەسی پێنەدراوە و ناوبراو نەیتوانیوە لە کاتی نەخۆشی منداڵەکەی و گیانە دەستانیدا لەلای بێت. داخوازی عەبدوڵڵا ئۆجەلان لە پارتی کرێکارانی کوردستان بۆ چەکدانان و هەڵوەشاندنەوەی ئەو حیزبە. ڕۆژی پێنجشەممە 9 ڕەشەمە 1403 هەتاوی لە کاتی چاوپێکەوتنی هەیئەتێک لە نوێنەرانی کورد لە باکووری کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان لە بەیاننامەیەکدا داوای لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کرد کە چەکدانێن و بەگرتنی کۆنگرەیەک ئەو حیزبە هەڵوەشێنەوە.
بە پێی هەواڵەکان عەبدوڵڵا ئۆجەلان لە بەیاننامەیەکدا سەرەتا باسی لە دۆخی دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان و ئەو هەلوو مەرجانەی بەسەری داهاتووە کردووە و لە کۆتاییدا بە هەڵسەنگاندنی بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاماژەی بەوە کردووە کە بە ئامانجی کۆتایی پێهێنان بە شەڕ و ئاشتی دوولایانە پێویستە پەکەکە واز لە خەباتی چەکداری بێنێت و بەگرتنی کۆنگرەیەک خۆی هەڵوەشێنێتەوە. پەیامی سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان دەنگدانەوەی زۆری لە میدیاکانی جیهان و ناوچەکە بووە و هەڵسەنگاندنی زۆری لەسەر کراوە. مانگرتنی کرێکارانی مترۆ لە تاران. ڕۆژی پێنجشەممە 9 ڕەشەممە کرێکارانی مترۆ دژ بە خراپی دۆخی معیشەتیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها ڕادەستکردنی شرکەتی وەبەرهێنانی مترۆ بە شارەداری ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان، پێدانی زافەکاری و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی بوون. لەسەر کاردەرکردنی کرێکارانی پەیمانکاری شرکەتی مخابراتی ئێران. بە پێی راپۆرتەکان پاش ناڕەزایەتیەکانی کرێکارانی پەیمانکاری شرکەتی مخابراتی ئێران بە بڕیاری بەرپرسانی ئەو شرکەتە ئەگەری لەسەر کاردەرکردنی کرێکارانی ناڕازی لە ئارادایە. پاش دەستپێکردنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانکاری شرکەتی مخابراتی ئێران دژ بە جیاکاری لە حەقدەستەکانیان، پێنەدانی حەقدەستە دواخراوەکان، دابین نەکردنی بیمەی دەرمانی و هەروەها بایەخنەدان بە داخوازیەکانیان بە بڕیاری بەرپرسانی ئەو شرکەتە کرێکارانێک کە بەشداریان لە ناڕەزایەتیەکاندا کردووە لەسەر کار دەربکرێن و کرێکارانی نوێ جێگیر بکرێن. گیانەدەستدانی کرێکارێک لە شاری مەشهەد. ڕۆژی پێنجشەممە کرێکارێک لە شاری مەشهەد بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار گیانی لێدەستە. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 28 ساڵی بیناسازی لە شاری مەشهەد بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە دەست بەجێ گیانی لێدەست دەدا. جێگای ئاماژەیە بە پێی ئامارە فەرمیەکان ساڵانە بەلانی کەم 650 کرێکار بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار و بایەخنەدانی کۆماری ئیسلامی بە تەندروستیان گیانیان لەدەست دەدەن و سەدان کەسی دیکەش بریندار و کەمەندە مەبن. ناڕوونی چارەنووسی پەیمان فەرەحاوەر لە بەندیخانەی لاکانی ڕەشت. پەیمان فەرەحاوەر چالاکی مەدەنی و هونەرمەندی خەڵکی گیلان سەرەڕای تێپەڕبوونی 110 ڕۆژ لەسەر دەست بەسەرکرانیدا هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێی راپۆرتەکان ناوبراو مانگی خەرمانانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی تڵاتەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاش ماوەیەک لێپرسینەوە بۆ بەندیخانەی لاکانی ڕەشت ڕاگوێزراوە. جێگای ئاماژەیە ماوەی بەندکرانی تا مانگی گوڵان تازەکراوەتەوە و سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر شارەنووسی هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە کاتی بەڕێوەچوونی دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی لەبەردەستدانیە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە راپۆرتێک لەسەر توند و تیژی دژ بە منداڵانی بەلوچ لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە. بە پێی ئامارەکان لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا 56 منداڵ لە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە کوژراون و 30 منداڵی دیکە بە سەختی بریندار بوون. بە پێی ئامارانە زۆربەی ئەو منداڵانە تەمەنیان لە ژێر 10 ساڵەوە بووە و بە تەقەی ڕاستەوخۆ گیانیان لەدەستەوە و بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆنواسیۆنی مافی منداڵان کە کۆماری ئیسلامی ژەندامیەتی هەموو دەوڵەتێک بەرپرسیارە کە ژیان و پەروەردەی منداڵان دابین کات و لە توند و تیژی بیان پارێزێت، بەڵام کۆماری ئیسلامی سەرەڕای دابین نەکردنی پێداویستیەکانی منداڵان لەو پارێزگایە تەنانەت بە توند و تیژیەوە و بە ئەمانجی گوشاری زۆرتر و بە مەبەستی پێکێنانی فەزای ترس و وەحشەت لە ناو خەڵکی بەلوچ منداڵانی کردوتە ئامانج و مەش کاریگەری زۆر خراپی لەسەر کۆمەلگای ئەو پارێزگایەدانەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.